خۆشەویستان، ئەمە بینای سێمی پەرلەمانی وڵاتی کەنەدایە لە شاری ئۆتاوا. بینای یەکەمی لەژێر نۆژەنکردنەوە بوو، ئەمەش بینای دووەمە. ئێستا دەچین بەرەو میوزیەم بزانین دراوەکانی وڵاتی کەنەدا لە کۆنەوە تا ئێستا ئاشنابین بە دراوەکانیان. هاوڕێیان، هەرکە چوومە ژوورەوە لە نێو مۆزەخانەکە، تابلۆیەکی $10 کەنەدی دانرایە. وەکو دەبینن لە ڤیدیۆکە لەسەر $10 نووسرایە هەموو تاکێک پێش یاسا و لە ژێر یاسادا یەکسانە و مافی پاراستنی یەکسان و سوودی یەکسانی یاساکەی هەیە بەبێ جیاکاری یاسای ماف و ئازادیەکانی کەنەدا. Let's start. خۆشەویستان، ئێستا ئێمە لە نێو مۆزەخانەی بانکی کەنەداین. مۆزەخانەیەکی گشتیە لە ناوەندی شاری ئۆتاوا لە پایتەختی وڵاتی کەنەدا کە مێژووی پارە و درا و ئابووری کەنەدا دەکۆڵێتەوە. بەشێکە لە بارەگای بانکی کەنەدا لە نزیک گردی پەرلەمان، هەر لە نێو داونتاونی شارەکەیە. شوێنێکی استراتیژی باشی هەیە، زۆر بە ئاسانی گەشتیارەکان دەتوانن سەردانی بکەن لە نێو شارەکە. بە تایبەتی بۆ من جێگەی سەرنج و زۆر حەزم کرد سەردانی ئەو شوێنە بکەم کە پەیوەستە بە بانک و درا و پارە. هەم دەتگەڕێنیتەوە بۆ مێژووی کۆنی کەنەدا و دراوی کەنەدی و کۆمەڵێک زانیاری نوێ فێر دەبین. هاوڕێیان، کۆکردنەوەی دراوی نیشتیمانی مۆزەخانەکە گەورەترین و تەواوترین کۆکردنەوەی پارەی کەنەدی لە هەر شوێنێکدا هەیە. لەوەی کە دەیبینین، ئەمەش درا و پارەی کاغەزی و پلێتی چاپکردن و ئامێری نەخشاندن و شوێنەوارە مێژوویەکانی سەرانسەری جیهان دەگرێتەوە. کە دەیبینم زۆر دراو هەیە، تەنها کەنەدی نییە. بەڵێ دراوە کەنەدیەکانی تێدایە، بەڵام دراوی وڵاتەکانی تریش دەبینم. تەنانەت هەندێکیان هەر نازانم پارەی چ وڵاتێکە. پارەی نمونەی دراوی سەرەتایی دەتوانیت دراوی سەردەمی کۆلۆنیالیزم دەبینرێتن و پارەی بانکی لە ڕێگەی کاتەوە پێشەنگاکان هەمیشە هەموو زنجیرە دراوێکی بانکی کەنەدا نیشان دەدەن.
کە لەو کاتەوەی بانکی ناوەندی لە ساڵی وابزانم 1935 دەستی بە دەرکردنی دراو کردووە و شوێنەوارەکانی دەرەوەی پارە کۆمەڵێ شتە سەیر و دەگمەنەکانی تێدایە کە وەک پارە بەکاردەهێنرێن. هەندێکیان زۆر سەیرن بەلامەوە، وەکو شتومەچی ئاڵوگۆڕی مێژووی، شتی سەیر و سەمەر هەیە، یعنی وەکو دراو بەکارهاتیە. زۆر جار دەتوانین پێشەنگای تایبەت ببینین، بۆ نمونە دیزاینی دراوی بانکی پێشنیارکراو، بەڵام هەرگیز دەرنەچووە یان کارە هونەریەکان کە لە پارە ئیلهامیان وەرگرتووە شان بەشانی ئەو نمایشە هەمیشەیانەی کە چیرۆکی پارەیکە. حەزەکەم تیشی بخەمە سەر مێژووی مۆزەخانەکە وە کۆکردنەوەی دراوەکان. لە ساڵی 1970 وەک مۆزەخانەی دراو کرایتەوە و ئامانجی پاراستن و نمایشکردنی مێژووی پارەی کەنەدی. کۆکردنەوەی دراوی نیشتیمانی لە کۆتاییەکانی پەنجاکان دەستی پێکردیە. پێش ئەوە زۆربەی دراوەکانی بانکی بانکە تایبەت و بازرگانیەکان لە ناو دەچوون کاتێک بانکی کەنەدا بوو بە تاکەبار دەرهێنەری پارەی کاغەز. بەڵام پەرەسەندنی بەرزبوونەوەی بەهای مێژووی ئەو دراوانە بووە هۆی دروستکردنی ئەو کۆمەڵێ. ئەمڕۆ کۆکردنەوەی مۆزەخانەکە زیاتر لە 130,000 شوێنەواری تێدایە، لە نێویاندا شتومەچی دەگمەنە پارەی کەنەدا و نێودەوڵەتیە. ئەم مۆزەخانەیە زۆر سەرنجڕاکێشە بەلامەوە و چونکە پەیوەستە بە بانک، بە پارە و پول، بە مێژووی دراوەکان، تەنانەت بە مێژووی دراوی کەنەدا و وڵاتانی تر لە جیهان. ئەگەر سەیری چیرۆکی پارەی کەنەدا بکەین کە زۆر لەو شاشانە بە سەوت و سوورە پێشکەش دەکەن، مۆزەخانەکە تەنها دراوی پارەی کۆن نمایش ناکات، باز لەوە دەکات کە چۆن دراوی ئابووری و ناسنامەی کەنەدای لە قالب داوە و چۆن شتەکانی وەک ساختەکاری، ئابووری و سیاست کاریگەریان لەسەر پارە هەبووە و بە درێژایی سەدەکان. کۆتا ئێستاش ینی دارایی و ئابووری بەهێزترین چەکی زلهێزەکانە بۆ لاوازکردن و قڕکردنی گەلانی تر. بە هەندێک دیمەنی دراوەکانی تر لە نێو مۆزەخانەکە ببینین و هەندێکیان بەلامەوە غەریبن، نازانم تەنانەتی چەند چ وڵاتێکە. فەرمون بابەیەکەوە سەیریان بکەین و هیوادارم کاتێکی خۆش و زانیاری زیاتر و بەسوود لەگەڵ ئێمە وەربگرن. دەبینن لەسەر ئەم شاشەیە دراوی وڵاتەکانی تر هەیە. ئەمەش دراوی عوسمانیەکانە. ئەوەش تاک دۆلاری کەنەدا.
ستا دەچینە دەرەوە. خۆشەویستان تەواوی میوزیەمەکەمان سیر کرد سەبارەت بە دراوی وڵاتەکان و بە تایبەتی دراوی کەنەدا. وە لە فکرتان نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن، کەناڵی بریز ڕەسوول تا شوێنێکی گشتی و گەشتیاری و زانستی و ئەکادیمی دێمەوە خزمەتتان. بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.